چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی 2025 بە نادیاری ماوەتەوە و بارگرانێکی زۆری بۆ فەرمانبەران و موچەخۆران دروست کردووە. مەلملانەی دارایی نێوان حکومەتی هەرێم و فیدراڵ بە جۆرێکە ساڵانە لانی کەمی موچەیەکی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەفەوتێت، هیچیان بە پرسیارەتی لە ئەستۆ ناگرن. پەرلەمانتارێکی سەرکەوتوو بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیش جەخت دەکاتەوە کە ئۆباڵی ئەم دۆخە لە ئەستۆی هەردوو حکومەتدایە. لە هەرێمی کوردستان دۆخێکی تەواو ناشەفاف لە ئارادایە، نە پەرلەمانێک هەیە چاودێری داهات و خەرجی بکە، نە ڕێگە ئەدرێت دیوانی چاودێری دارایی چاودێری و پشکنین بکە بۆ سەرچاوەکانی داهات لە گومرگەکان لە باج لە ڕسومات. واتە هەر ئیدعا و بانگەشەیەکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بۆ نەبوونی پارە بەڕاستی باتڵە و بێبایەخە، چونکە هیچ پرۆسەیەکی چاودێری لەسەر داهات نییە لە کوردستانە. ئێمە ناڵێن بەغداش زوڵم ناکا و بەغداش بەریە، بەڵام لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان 4 وەزیرمان هەیە لە ناو حکومەتەکەی محەممەد شیع سوودانیە. ئەو 4 بەڕێزە بابێن پێمان بڵێن خەتاکە لە ئەستۆی بەغدایە هاوڕێکەیانە کە وەزیری داراییە سطەیفە، یاخود خەتاکە خەتای سەرۆک وەزیرانەکەی ئەو 4 بەڕێزەیە کە لە ناو ئەنجومەنی وەزیرانن، یاخود لە 100% خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە. هۆکاری سەرەکی چەند بارەبوونەوەی قەیرانی موچە لە مانگی 11 ساڵی ڕابردوو بە پلەی یەکەم لە ئەستۆی دەسەڵاتی هەرێمی کوردستانە. بۆ پێی هەرێم بەرپرسیاری ژیان و چارەنووسی هاوڵاتیەکانیەتی هەمیش لە سەرەتاوە ناچێتە ژێرباری ڕێکەوتن لەگەڵ حکومەتی فیدراڵ بەڕادەستکردنی نەوت و ناردنی داهاتی نانەوتی تا چارەنووسی چەند موچەیەک مەترسی دەکەوێتە سەر. کاتی خۆی مەماڵەتەکردنی هەرێمی کوردستان هۆکاری ئەوەیە، هۆکاری سەرەکی ئەوە بوو کە ئەو پارێنەیە گینا لە کاتی خۆی 120 میلیارەکە بنێرایە مەماڵەی پێنەکردایە، ئێستا ئەکرا زەختێک لە حکوومەتەکەی سوودانی. خاڵێکی دیکەوەیە کە سوودانی نیگەرانە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە حکوومەتی هەرێم، چونکەڵێ من 18 تریلیۆن دینارم داونەتێ بەبێ هیچ غیتاءێکی قانونی لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە، بەڵام ئەوان لە هەندێک لە تەسریح و لێدوانەکانیانە باز لەوەکەن کە بە هیچ شێوەیە قبوڵیان نییە سوودانی جارێکی کە پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگێ. بۆیە ئەو تەسریح و لێدوانانەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەیدەن لە مستەوا باڵاکانە ئەو کاریگەری خراپەی هەبووە لەسەر موچەی فەرمانبەران، کەواتە بابەتەکە دوو بەشە. بەشێکیان پەیوەندی بە 120 میلیارەکەەوە هەیە کە نیان نردووە مماڵەیان تیا کردووە، بەشەکەی دیکەی پەیوەندی بۆ لێدوانانەوە هەیە کە بەرپرسانی پارتی لەبارەی سوودانی داویانە. عێراق ئامادەکاری بۆ دابەشکردنی موچەی مانگی 1 ساڵی 2026 دەکات، لە کاتێکدا لە هەرێمی کوردستان موچەخۆران هێشتا لە مانگی 10 ساڵی ڕابردوو ماونەتەوە، بەڵام وەک ساڵانی پێشوو بە بێدەنگی لەو دوو موچەیە بێهیوا بوون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.